دوابابەتی ئەم پانێڵەمان دەچینە لای برای بەڕێز کامەران عوسمان ئەندامی تیمی ڕێکخراوی CPT ئەمریکی لەژێر ناونیشانی پرۆسەی ئاشتی لە ڕووی کردەیی و لەسەر ئەرزی واقع کە کامەران جان جەنابی شت 15 بۆ 20 دقیقە لە خزمەتت داین و بفەرموو. زۆر سوپاس بۆ دەستگای میدیایی شارپرێس و ئامادەبوونی ئێوەی بەڕێز. لە ڕاستیدا پرۆسەی ئاشتی ئەم جارە پرۆسەیەک نییە کە بە تەواوەتی ڕەت بکرێتەوە یاخود دڵداری لەگەڵدا بکرێت، بەڵکو پرۆسەیەکی ڕێژەیە، کۆمەڵێک خاڵی پۆزەتیفی خۆی هەیە و کۆمەڵێک شت ڕوویداوە کە من ئێستا دەیخەمە ڕوو کە لە ئایندەدا کۆمەڵێک خاڵی نەرێنی بەجێ دەهێڵێت لەسەر بە تایبەت هەرێمی کوردستانی عێراق ئەوە دەخەمە ڕوو. لە ڕاستیدا پرۆسەی ئاشتی ئەم جارە دەتوانم بڵێم کاریگەریەکی زۆر گەورەی هەبووە کە ژمارەی قوربانیانی مەدەنی لە هەرێمی کوردستاندا کەم کردوتەوە. لە ساڵی 2025دا بە تەنها 6 هاوڵاتی مەدەنی بۆتە قوربانی ئۆپەراسیۆنەکانی سوپای تورکیا. ئەمە لە کاتێکدا لە ساڵی 2024 35 هاوڵاتی مەدەنی شەهید یاخود بریندار بوون. لە ساڵی 2023 21 هاوڵاتی مەدەنی. لەم ساڵدا بە تەنها 6 هاوڵاتی مەدەنی بوونەتە قوربانی و لە دوای بانگەوازەکەی بەڕێز ئۆجەلان تەنها 3 هاوڵاتی مەدەنی بوونەتە قوربانی، ئەویش بە ئامانج نەگیراون بەڵکو بەهۆی تۆپێکی نەتەقیوی پێشووترەوە کە بەری کەوتون بوونەتە قوربانی. ئەوە خاڵێکی ئیجابی زۆر باشە کە ژمارەی قوربانیانی مەدەنی کەم بۆتەوە. خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەوەیە کە لەم ساڵدا هیچ گوندێک لە هەرێمی کوردستان هیچ گوندێکی نوێ چۆڵ نەبووە. ئەمە لە کاتێکدا ساڵی ڕابردوو بەلایانی کەمەوە 42 گوند لە هەرێمی کوردستاندا چۆڵ بوو بەهۆی ئۆپەراسیۆنەکانی سوپای تورکیا. نەک ئێمە لە هەرێمی کوردستاندا 1190 گوندمان هەیە کە کاریگەری بردومانەکانیان لەسەرە. لەو 1190 گوندە 183 گوند بە تەواوەتی چۆڵ بووە. بەهۆی پرۆسەی ئاشتیەوە نەتوانراوە خەڵکەکەی بڕواتەوە. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم 405 گوندمان هەیە کە لە دوای ڕاپەڕینی هەرێمی کوردستان یاخود لە دوای کۆتایی هاتنی شەڕی داعشەوە نەتوانراوە ئاوەدان بکرێتەوە بەهۆی ئۆپەراسیۆنەکانی سوپای تورکیا. ئەو 405 گوندە لە دوای پرۆسەی ئاشتیش ئێستاش خەڵک ناتوانێت بۆی بڕواتەوە، بەڵام ئێمە 602 گوندمان هەیە کە بە ڕێژەیی چۆڵ کراوەوە تا بەشێکی چۆڵی کردووە بەشێکی ماوەتەوە خەڵکەکەی. خۆشبەختانە بەهۆی پرۆسەی ئاشتیەوە و 602 گوندە ئێستا خەڵک دەتوانێت بۆی بگەڕێتەوە، زۆر بە ئاسایی دەتوانن بەبێت ترس بۆی بڕۆنەوە. خاڵێکی تر کە زۆر گرنگە بەهۆی پرۆسەی ئاشتیەوە ڕێژەی گەشتیاری لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان زۆر زیادی کردووە. لە ساڵی 2023دا ڕێژەی گەشتیاری لە ناوچە سنووریەکان زۆر کەمی کرد، بەڵام ئەم ساڵ بەهۆی پرۆسەی ئاشتیەوە تەنانەت ئێمە هێندێک ناوچەمان هەیە وەک دەشتە تەخ و پەرەخێ و ئەو ناوە ڕۆژانە یاخود لە ویکەندەکاندا لە جومعان و لە شەماندا نزیکەی 100 پاسی گەشتیاری لە خواری عێراقەوە بە تەنها بۆ شوێنە دێت کەەوە شتێکی زۆر باشە. جموجۆڵێکی ئابووری لۆکاڵیش لەو ناوچانە دەستی پێکردوێتەوە کە خەڵک لە شەواندا نەیدەتوانی هاتوچۆ بکا بەسەر شەقامە گشتیەکاندا بەسەر جادەی نێوان شارۆچکەیەک بۆ شارۆچکەیەکی تر بە تایبەت لە دەڤەری ئامێدی. ئێستا خەڵک بەبێ ترس دەتوانێت لەو شوێنانە هاتوچۆ بکات و بچێتەوە بۆ ئەوێ. ئەمانە هەموو خاڵە پۆزەتیفەکان بوون، بەڵام بەداخەوە یەک دنیا کارەساتی تر ڕوویداوە لەو ماوەیەدا کە من دەمەوێت بیخەمە ڕوو بۆ ئەوەی بە تەواوەتی لە وێنە گەورەکە تێبگەین. بەڕێزان، ساڵی ڕابردوو کە پرۆسەی ئاشتی لە گۆڕێ نەبوو 1548 بردومان لە هەرێمی کوردستان ئەنجام دراوە، بەڵام لەم ساڵدا کە هێشتا ساڵەکە تەواو نەبووە 1696 بردومان لە هەرێمی کوردستاندا ڕوویداوە. ئەمە بە مانای ئەوە دەوروبەری نزیکەی 150 بردومان لە هەرێمی کوردستاندا لەم ساڵدا زیادی کردووە لە کاتێکدا ئێمە لە پرۆسەی ئاشتی دەین. خاڵێکی تر کە زۆر گرنگە ئاماژەی پێ بدەم ئەوەیە کە تورکیا لە هەرێمی کوردستاندا تاوەکو ئێستا نەیتوانی بوو بارەگای سەربازی کۆنکرێتی دروست بکات. هەموو بارەگاکانیان لە ڕێگەی ساندباکەوە بوو یاخود کۆمەڵێک بارەگای لاواز بوون کە دەکرا بە هاوەن یاخود بە هەر شتێکی تر
ئەو بارەگایانە تێک بدرێن بەڵام تورکیا لە مانگی حەوتەوە دەستی کردووە بە دروستکردنی بارەگای کۆنکرێتی یەکجار گەورە لە هەرێمی کوردستان و بۆ هەر بارەگایەک بە تایبەت لە زنجیرەچیای مەتینە کۆمەڵێک سەنگەری دروست کردووە ئەمەش لە خیابی ئەوەی کە پارتی کرێکارانی کوردستان لە ئاگربەسدا لە پرۆسەی ئاشتیدا هێرش ناکاتە سەریان ئەو بارەگا گەورانە دروستکراون و سەنگەریش لە دەوروبەریاندا دروستکراون خاڵێکی تر کە زۆر گرنگە ئاماژەی پێ بدرێ ئەوەیە کە تورکیا لە ساڵی 2017ەوە نەیتوانیوە نوقتەی هەلیکۆپتەر دروستکات لە ناو بارەگاکانیدا لە ماوەی 3 مانگی ڕابردوودا هەموو بارەگاکانی تورکیا پڕ کراون لە نوقتەی هەلیکۆپتەری واتە تورکیا لەمە دوالەوەیە پێویستی بەوە نەبێت بە ڕێگاوبانەکانی ئێمەدا بچێت لۆجستیک دابین بکات بۆ بارەگاکانی بەڵکو لە ڕێگەی هەلیکۆپتەرەوە دێ لۆجستیکیان بۆ دابین دەکات و بارەگاکانی زۆر گەورن کە ناتوان ڕێزەفەریان پێ ببرێت خاڵێکی تر کە زۆر جێگەی نیگەرانی ئەوەیە قەت هەرگیز بەقەت ئەو دوو مانگەی ڕابردوو دار لە هەرێمی کوردستاندا نەبڕدراوە ئێوە دەزانن لە هەندێک ناوچەدا ڕۆژانە 95 تراکتۆری مەدەنی دار دەگوازێتەوە لە دارستانەکانی کوردستان لە ناوچەی زاب لە پشتی چیای مەتیناوە جاران سەربازی تورک کە داری دەبڕیەوە بە مەترسیەوە دەیگواستەوە دەبوو سەربازەکان ئیسکۆرتیان بکەن لە ئێستادا ئەوە نەماوە کۆمپانیایەک هاتووە دارەکە دەبڕێت و لە ڕێگەی تراکتۆری مەدەنیەوە هەموو دارەکان دەگوازێتەوە بۆ باکووری کوردستان قەنەفە و کورسی لێ دروست دەکات و دەینێرنەوە بۆ ئێمە و ئێمەش دەبێت لێرە لە سەریان دابنیشین کەوە گرفتێکی یەکجار گەورەیە خاڵێکی تر کە گرنگە ئاماژەی پێ بدرێەوەیە ئەو ڕێگا سەربازیانەی کە تورکیا دەستیدا بوو دروستکردنیان هەموو بارەگاکان بێکەوە ببەستێتەوە بەداخەوە لە کاتی پرۆسەی ئاشتیدا پرۆژەی دروستکردنی ڕێگاوبانی سەربازی کۆتایی پێهات هەموو ڕێگاوبانەکان دروستکران تورکیا توانی ئیسفادە لەو خاڵە بکە و ئێستا نەک هەر بەتەنها ڕێگای سەربازی لە نێوان بارەگاکان دروستکراوە بەڵکو ڕێگای سەربازی لە نێوان بارەگاکان بۆ ناو گوندەکاندا دروستکراوە کە تورکیا هەر کاتێک بیەوێ دەتوانێت بچێتە ناو گوندەکانەوە کەمەش خاڵێکە بەڕاستی جێگەی نیگەرانیە بۆیە مەترسی زۆر گەورە هەیە کە ئەو پرۆسەی ئاشتیە سەرنەگرێت بەداخەوە تورکیا بە ئامادەیەکی سەربازی یەکجار بەهێزەوە لە هەرێمی کوردستان دەتوانێت گوندەکانمان وێران کات دەتوانێت ژیانی گوندنشینی لە هەرێمی کوردستان هەر بە تەواوەتی کۆتایی پێبێت ئەو سنوورەی کە ئێستا لە گۆگڵ ماپ کە لی دەدەی سنووری عێراقت نیشان دەدا بەداخەوە ئەو سنوورە سنوورێکی واقعی نەماوە لە ئێستادا تورکیا بە قوڵایی 45 39 12 5 لە ناو هەرێمی کوردستاندا ناوچەی ئەمنی بە فەرزۆنی دروست کردووە واتە سنوورێکی تر دروست کراوە لە کاتێکدا باسی پرۆسەی ئاشتی دەکات تورکیا کەچی لێرە دێ بارەگاکانی بەهێزتر دەکات سەنگەری نوێ دروست دەکات ڕێگاوبانەکانی لە نێوان بارگا سەربازیەکان بەهێز دەکات لە بەرامبەر ئەوەدا دەبێ ئاماژەش بۆ بکەین پارتی کرێکارانی کوردستان ڕاستە لە ناو پرۆسەی ئاشتیدا پرۆسەی چەکدانانەکە پرۆسەیەکی سمبولی زۆر باش بوو لە دوای چەکدانانەکە ڕاستەوخۆ ڕێژەی بۆردومانەکان لە هەرێمی کوردستان زۆر کەمی کرد یعنی لە 550 بۆردومان کە لە مانگی 6دا ڕوویدا ڕاستەوخۆ لە مانگی 7دا بوو بە 18 بۆردومان لە مانگی 8دا بوو بە 16 لە مانگی 9دا بوو بە 0 لە مانگی 10دا هەر 0 بوو یعنی هیچ بۆردومانێک ڕووی نەدا بەڵام لە دەستێکی ترەوە پارتی کرێکارانی کوردستان سەرقاڵی دروستکردنی ڕێڕەوی ژێرزەمینی یەکجار گەورەیە لە هەرێمی کوردستاندا بۆیە متمانە بۆ پرۆسەیە قورسە بکرێت لە دەستێکدا هەردووکیان دادەنیشن هەردووک لایەن و دەم پارتی لە ناو پرۆسەکەدایە دایانەوێت ئاشتی چێ بکەن بەڵام لە دەستێکی تر هەردووک لا خۆیان ئامادە دەکەن بۆ شەڕێکی نوێ یعنی ئێمە چەندی خەڵک لەگەڵیان دانیشتوین لە ناو ئەو گوندانە دەڵێن کاکە وەڵی ئێمە جاران نەمان دەتوانی بەهۆی دەنگی درۆن بخەوین شەوانە ئێستا بەهۆی ئیشکردن لە ناو شاخدان خەومان لێ ناکەوێت بۆیە پرۆسەکە پرۆسەیەکی ڕێژەیە ناکرێ متمانەی تەواوی پێ بکرێ و تورکیا چۆن لە پرۆسەی ئاشتی ڕابردوو توانی سوود وەربگرێ بە دروستکردنی فڕۆکەی بێفڕۆکەوان بە تایبەت پێشخستنی فڕۆکەی بێفڕۆکەوانی بایرەکتەر
دواتر فڕۆکەی بێفڕۆکەوانی ئاکەنجی بەداخەوە ئێستا تورکیا سەرقاڵی دروستکردنی فڕۆکەیەکی نوێی بێفڕۆکەیە کە توانای ڕۆیشتنی زیاتر بێت زیاتر بتوانێت لە ئاسماندا بمێنێتەوە و بتوانێت هەدەفەکەی خۆی زۆر زۆر بە باشتری بپێکێت. بۆیە من پێم وایە ئێمە نابێ پرۆسەی ئاشتی بە تەنها لەوەدا کورت بکەینەوە کە کۆمەڵێک زیندانی بەربووە یاخود کۆمەڵێک زیندانی بەردەبێت، بەڵکو پرۆسەی ئاشتی زۆر لەوە گەورەترە. پێیوەستە بە مافی کوردەوە، پێیوەستە بە زمانەوە، پێیوەستە بە یەک دنیاشتەوە. بەڵام من داوا لە هاوڕێیان دەکەم کە هەرێمی کوردستانیش بەدەر نەبێت لە پرۆسەی ئاشتی. پرۆسەی ئاشتی بە تەنها هەرەوە نییە کە زمانی کوردی لە باکوور جێبەجێ ببێ، بەڵێ ئەوە زۆر زۆر گرنگە، خاڵێکی یەکجار گرنگە، ئێمە هەمومان بۆ تێرەکۆشین. بەڵام لە هەمان کاتدا دەبێ خاڵێکی سەرەکی پرۆسەی ئاشتی ئەوە بێت کە تورکیا بنکە و بارگاکانی لە هەرێمی کوردستان بگوازێتەوە. بنکە و بارگاکان نابێت لێرەدا بمێنێ. ئێمە باز لە 1990 گوند دەکەین، باز لە 139 بارگای سەربازی گەورە دەکەین لە هەرێمی کوردستاندا. لە کاتێکدا تورکیا کە بارگا دروست دەکات قەت بەجێی ناهێڵێت. لە کاتی شەڕی ناوخۆی هەرێمی کوردستان بەداخەوە تورکیا دەستی کرد بە دروستکردنی بارگای سەربازی، کۆمەڵێک بارگای دروست کرد لە گرێباروخ، لە کانی ماسێ، لە باتیفا، تاوەکو ئێستا شەڕی ناوخۆش کۆتایی پێیان ئەو بارگا سەربازیانە هەرماون. لە باشیک بنکەی سەربازی دروست کرد بە مەبەستی شەڕکردن لە دژی داعش نەما، بەڵام بارگا سەربازیەکەی تورکیا لە شوێنی خۆی ماوە. بۆیە هەر خاڵێک هەبێ بۆی پرۆسەی ئاشتی جێبەجێ ببێ، نابێ هەرێمی کوردستان بەدەر بکرێتەوە. برادەران هاوخوێنەکانمان لە باکوور نابێ هەرێمی کوردستان بەجێ بهێڵن. ئێمە باز لە نزیکەی 732 قوربانی مەدەنی دەکەین لە هەرێمی کوردستان. تورکیا دەبێت قەرەبووی هەموو ئەو وڵاتیە مەدەنیانە بکاتەوە. ئێستا گوندەکانیشمان بەجێ پێڵە دە گوندانە ژێرخانیان تێک چووە. تۆ دەبێت بێی بنیادی بنێەوە، پێویستت بە چەندەها ملیار دۆلارە بۆی بنیادی بنێەوە. تەسەوڕ دەکەی یەک مزگەوت بە پێوە نەماوە لە دوای چیانمەتیناوە، یەک قوتابخانە بە پێوە نەماوە، یەک نەخۆشخانە بە پێوە نەماوە. یعنی من هەر بە گشتی قسە ناکەم لەسەرەوە، من بە داتا قسە لەسەر ئەوە دەکەم. خانووی هاوڵاتیانی مەدەنی بە تەنها ساڵی ڕابردوو نزیکەی 140 خانووی هاوڵاتی مەدەنی ڕووخاوە. زۆر باشە پرۆسەی ئاشتی لە تورکیا هیوادارین جێبەجێ ببێت، چاپڵەی بۆ لێ دەدەین، تێدەکۆشین بۆی جێبەجێ ببێ. ئەی ژیانی ئەو هاوڵاتیە مەدەنیانەی هەرێمی کوردستان کە تێک چووە، ئەوەش دەبێت بەشێک بێت لە پرۆسەی ئاشتی، بەڕاستی نابێت ئەوە لەبیر بکرێت. بۆیە من لەوەدا کورتی دەکەمەوە. ئێمە ڕۆژانە چاودێری ئۆپەراسیۆنەکانی تورکیا دەکەین، سەردانی ئەو ناوچانە دەکەین، لەگەڵ خەڵکدا دادەنیشین و ئێمە مەیدانیان دەچینە ئەو شوێنانە. بەداخەوە من نامەوێت ئەو قسەیە بکەم و ڕەشبین نیم، بەڵام پرۆسەکە پرۆسەیەکی تاکتیکیە، پرۆسەیەکی استراتیژی نییە. ئەوەی کە ئێمە دەیبینین ئەو پرۆسەیە هیچ کۆتاییەک نابینین کە بەڕاستی دڵمان پێی خۆش بێت، بەڵکو خۆ ئامادەکردنە بۆ شەڕێکی نوێ، هەردوو لا خۆیان ئامادە دەکەن چۆن بە هێزەوە بگەڕێنەوە بۆ مەیدانەکە و هەرێمی کوردستان جارێکی تر ببێتەوە بە گۆڕەپانی ئەو شەڕە. من زیاتر درێژەی پێنادەم. زۆر سپاس.